جا لەسەر ئەم بابەتە میوانێکم لەگەڵ دەبێت هۆشیار سیوەیلی بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمە بێت لە هەولێرەوە. کاک هۆشیارم کاتت باش. پارتی بەنیازی چیە لە داهاتوو؟ مەبەستی من لە گەڕانەوەی بۆ بەغدا. ئەم کاتە باش کاکۆبان سپاس. ئەم کاتە باش کاکۆبان زۆر سپاس. وەکو هەمومان نزانین فراکسیۆنەکانی پارتی لە پەرلەمان و لە حکوومەتی فیدراڵی لە هەولێرن گەڕاونەتەوە بۆ ڕاوێژکردن و فراکسیۆنی پەرلەمانی پارتیش بایکۆتی دانیشتنەکانی پەرلەمانی کردووە. هەروەکو خۆشتان ئاماژەدان پێدا دوای کشانەوەی ئەوان مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و لیژنە مەرکەزی پارتی لیژنەیەکیان پێگەنا بۆ گیراسەرکردنی ئەو دۆخە و چۆن وەڵامی بەغدا بدەنەوە و چۆن دیسانەوە فراکسیۆنەکان بگەڕێنەوە بە بەغدا. وەکو باست کرد ئێستا ئەو پەیپەرەیە ئەو وەرەقەیە ئەو پێشنیازانە ئامادەن. من نەمخوێنێتەوە نازانم، بەڵام هەروەکو لەوە پێشیش وتراوە چەند جارە دووپات کراوەتەوە نەمای هەموو دانیشتنەکان هەموو گفتوگۆکان دەبێت دەستور بێ، دەبێت گەڕانەوە بۆ دەستور بێ، دەبێت ڕێز لە دەستور بگیرێت و بوونی هەرێمی کوردستان وەکو هەرێمێک لە چوارچێوی دەستوری عێراقدا دەبێت بە هەموو شێوەیەک ڕێزی لێ بگیرێەوە بەندەکانی دەستور جێبەجێ بکرێت. هیچ گومانم نییە کە ئەو پێشنیازانی کە ئامادە کراون دیسانەوە ناوەڕۆکی پێشنیازەکان دیسانەوە دووپاتکردنەوەی داخوازیەکانی هەرێمی کوردستان و جێبەجێکردنی دەستوری فیدراڵی عێراق. باشە. تا ئێستا هیچ پەیوەندێکی تەلەفۆنی پەیوەندیەکە بووە لەلایەن بەرپرسانی عێراقیەوە لەگەڵ سەرکردایەتی پارتی بۆی بگەڕێنەوە دانیشتنەکان و بەنیازن لە داهاتوو کۆبنەوە هەبێت؟ نا بێگومان پەیوەندیەکان نەبچراون لەگەڵ حکوومەتی عێراقی، پەیوەندیەکان بەردەوام، بەڵام پەیوەندی بەو شێوەیە کە دابنیشن و باسی گەڕانەوەی فراکسیۆنەکان بکەن هێشتا ئەوە ئەنجام نەدراوە. وەکو خۆشتان نەزانن و لە بڵاو کرایەوە بڕیار بوو کە لیژنەیەکی سەرۆک فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی عێراق سەردانی هەولێر بکەن، بەڵام لەبەر هۆکاری تەکنیکی وەکو وتەبێژی فراکسیۆنی پارتی ڕایگەیاند هاتنی ئەو شاندە بۆ هەرێمی کوردستان و بە هەولێر دواخراوە و دواکەوتووە. ئەمە هیوادارین بە زووترین کاتەوە شاندە بێتە ئێرە و گفتوگۆی جددی دەربارەی هەڵوێست و داخوازیەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ گەڕانەوەی فراکسیۆنەکان بۆ ناو پەرلەمان و حکوومەت باس بکرێت. ئەمە بە شاندێکی پەرلەمانی حەلەبێت یان کێشەکە زۆر لەوانە گەورەترە؟ نە بێگومان کێشەکە وتم کێشەی ئێمە کێشەیەکی نوێن نییە کاکۆوان، کێشەی هەرێمی کوردستان یا کوردستانی عێراق یا گەلی کوردستان لەم بەشەی کوردستان کێشەیەکی 100 ساڵیە لەوە تێ دەوڵەتی عێراق دروست بووە. ئێمە لەگەڵ عەقلیەتێکی شۆڤینی لە بەغدادا دەژین و بە پێی قۆناغەکان بێگومان ئەم پەیوەندی و ئەم مامەڵەیە گۆڕانکاری بەسەر هاتووە. بەڵام هەمان عەقلیەت بەداخەوە ناڵم هەموو ئەوانەی کە ئێستا حکومڕانی عێراقن، بەڵام بەشێک لەوانە هەمان عەقلیەتیانەوە بە هەمان چاو بە هەمان نەفەس سەیری کوردستان و هەرێمی کوردستانەکەن. لەبەرەوە مش لەگەڵتان بە هاتنی شاندێکی پەرلەمانی ڕەنگە کێشەکان چارەسەر نەکرێت، بەڵام سەرەتایەکە کرانەوەی دەرگایەکە بۆ ئەوەی بە جددیتر فراوانتر و لە ڕۆژانی داهاتووە باشتر لەگەڵ لایانی عێراقی بکەوێنە گفتوگۆ و بتوانین چارەسەرێک بە ئەو کێشانە بکەن کە ئێستا هەیە. بەڵام لە ئاکامدا کێشەکان وەکو وتمان ئاڵۆزن، کێشەکان قورسن. با ئێمە گەر کەمێک بگەڕێنەوە بۆ دواوە لە کات پێش ڕفراندۆمی کوردستان جەنابی سەرۆک بارزانی چەند جارێک ئەوەی ڕاگەیاندووە کە ئەگەر ئەو کاتە کە ئیوت بزانم هەرێمی کوردستان وەکو خۆی ئەمێنێتەوە ڕەنگە پەنا بۆ ڕفراندۆم نەبین. یعنی ئەو کاتەش پێشتریش هەڕەشەیەکی گەورە لەسەر هەرێمی کوردستان بۆ ئێستا و هەڕەشەیە بەردەوامە. ئەو هەڕەشەیە لا نەچووە و من لەگەڵتان بە دانیشتنێک و دوو دانیشتنی ڕەنگە ئێمە نەتوانین ئەو کێشانە چارەسەر بکەین. بەڵام هیچ نەبێ سەرەتایەکە هەنگاوێکە بۆ ئەوی لەم قۆناغی ئێستا لەگەڵ بەغدا بکەوینە ڕێکەوتنێک کە
بەرژەوەندی هەرێمی کوردستانی تێدا بێت. زۆر باشە دەڵێن پارتی زۆر بێدەنگە باشە ئەو ڕۆژە لەگەڵ هاوڕێکی ڕۆژنامە نووسم قسەم دەکرد دەیگوت هەر کاتێک پارتی بێدەنگ بوو دڵنیا بە شتێک ڕوو دەدات جا پارتی بەنیازی چییە ئەگەر زانیاریتان لابێ نابێگومان ئەو فراکسیۆنانە کە هاتوونەتەوە ئێستا وەکو باسم کرد گفتوگۆی جددی ڕاوێژی جددی هەیە لە جەنابی سەرۆک بارزانی لەگەڵ مەکتەبی سیاسی لەگەڵ لیژنەی مرکزی لەگەڵ حکوومەت لەگەڵ ڕاوێژکارەکان کە باشترین ڕێگا بۆ داهاتوو چییە چۆن هەوڵ بدەن چارەسەری ئەو کێشانم کە ئێستا دروست بووە وەکوتم کێشەکانیش ئێستانین هی کۆنن ئەوەی کە ئێمە ئیزانین ئەوەی کە هەموو لایەک دەبێ بیزانێت بەغدا حکوومەتی عێراق بەبێ پارتی حکوومەتێکی سەرکەوتوو نابێت و مێژووی 100 ساڵەی پەیوەندی نێوان کوردستان و بەغدا ئەوەی پێوتون کە هەر کاتێک پەیوەندیەکان خراپ بوو بێت هەمیشە عێراق زەرمەندی یەکەم بووە و ئەمەش لە ئێستا بۆ ئێستا ڕاستە و لە داهاتووشدا ڕاستە لەبەرەوە ئەگەر هەندێک لایەن وابێت کە بەبێ پارتی دەتوانن لە بەغدا حکوومەتێکی سەقامگیر دروست بکەن پێک بهێنن و بەردەوامی هەبێت ئەوانە من لەو بڕوادەم کە لەو هەماژین. زۆر باشە بابێنە سەر پەیوەندی ناوەخۆی کاگۆشیار لەو ماوەیە زۆر باسی دووبارەکردنەوەی هەڵبژاردن و پێکهێنانی حکوومەتە کرا پارتی ئامادەیە بۆی ئەگەر هەڵبژاردن بکرێتەوە پارتی ئامادەی هەڵبژاردنە پارتی زۆر بە جددی باسی ئەمەشی کردووە ئەگەر ڕێگاکانی تر کە هەن نەمانگەێنەوە ئامانجەی کە هەیە کە ئەویش پێگەنانی حکوومەتە خۆ ناکرێت تا هەر چاوەڕێ بیت ئەوە زیاتر لە 18 مانگە کە هەڵبژاردن کراوە بەداخەوە حکوومەت پێک نهێنراوە لەبەر ئەوە دەبێت دەرەچەیەک هەبێت بۆ ئەم دۆخی کە ئێستا هەیە ئەگەر دیسانەوە لایەنە سیاسەکانی تر بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان جددی نەبێت لە پێکهێنانی حکوومەت چارە ئەوەیە کە بەرەو هەڵبژاردنێکی تر بڕۆین هەڵبژاردنێکی تر ئەنجام دێن ڕادێک ئەوە لە ڕووی یاساییەوە دەگونجێ و ئەگوجێنرێ نازان بەڕاستی چونکەەوە دەسەڵاتی سەرۆکی هەرێمەکە ئەو بڕیارە بداوە ئەو داخوازی بکات. زۆر باشە ئێستا پارتی بەنیازی ئەوەیە بچێت لەگەڵ لایەنەکان کۆ ببێتەوە بە پێکهێنانی حکوومەت جارێکی دیکە یان لەگەڵ ئەوەیە گەیشتوونەتە بنبەست و دەبێت هەڵبژاردن دووبارە بکرێتەوە پارتی ئێستا کامیان دیراسە ئەکات ئێستا پەیوەندی پارتی لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان ئەنی بەردەوامە بەڕاستی چووکۆمان دەزانین هێشتا یەکێتی شەریکە لەگەڵ پارتی لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەیوەندیەکان هەن بەڵام ماوەیەکی زۆر دانیشتنی جددی و کۆبوونەوەی جددی بەڵام ئەوە لێ ئەلام ئەبینێ پەیوەندیەکە زۆر خراپە دوای ئەوەی کە ئەم من لەگەڵتان پەیوەندیەکان باش نین پەیوەندیەکان بەو شێوەیە کە پێویستە ببن نین بەڵام پەیوەندەکان نەپچڕاوە من زیاترم بەستم لەوەیە چونکە وەکوتم هێشتا ئێمە هەردوو لامان لە حکوومەتیش بەردەوامە کارەکانی ئەنجامەدا و کۆبوونەوەکانی بەردەوامەکە بەڵام دەبواە باشتر بێ و پێویستە باشتر بێ هیوادارین دوای چارەسەرکردنی و کێشانی کە لە بەغدا هەیە ئەگەر بکرێت هەوڵی زیاتر جددیتر لە نێوان یەکێتی و پارتی بدرێ بۆ ئەوەی حکوومەتی هەرێم کابینەی تازە پێک بهێنرێت چونکە وەکوتم ماوەیەکی زۆر بەسەر ئەنجامدانی هەڵبژاردن تێپەڕی و بەڕاستی هەموو لایەکیش گەلی کوردستان کە ئەو متمانە و سیقیان بەلایەنەکان بەخشی و بە تایبەتی بە پارتی دیموکراتی کوردستان چاوەڕێی ئەوواکەن کە حکوومەتی هەرێم پێک بێت بۆ ئەوەی پەرلەمان دەست بکاتەوە بە کۆبوونەوەکانی بۆ ئەوەی ئیشوکارەکان بەروپێش و پچی نەکەوێت. کاگۆشیار بەڕستان بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەی پارتین تۆ چۆنیە بینی ئایا حکوومەت پێک دێت یان هەڵبژار نەکرێتەوە ئەوەی کام دۆخی ئێستا بینی کامیانە لەم کاتا زەحمەتە من بەڕاستی ئێستا زەحمەتە بەو شێوازی کەلایانی بەرامبەر هاتوتە پێشەوە و بۆ پێگەلانی حکوومەت من بە زەحمەتی ئەبینم هەر بۆیەش پارتی هەموو ئامادەکاریی کردەوە زۆر بە جددیش بیر لەوا کاتەوە کە هەڵبژاردنێکی نوێ ئەنجام درێ بوو ئەوەی لەم چاق بەستووە سیاسی کە ئێستا هەیە ڕزگارمان بێت بەڵام دیسانەوە پرسیارەکە ئەوەیە تا چ ڕادەیەک
بە هەڵبژارنێکی تر چارەسەری و کێشانە ئەکرێ ئەویش بەڕاستی لێکدانەوە هەڵسەنگانی جیاوازی بۆ کرێ بەڵام ئەم دۆخی کە ئێستا هەیە نابێ بەردەوام بێت یاوە تا بێ حکوومەت پێک بهێنرێت یاوە تا هەڵبژارنێکی نوێ لە هەرێمی کوردستان ئەنجام درێت. زۆر باشە. زۆر باسی چەک کرا چەک ئەو پرسیارە زۆر کرا پارتی بابلە هەندێک لە نێو پارتی یەکێتیان تۆمەتبارە کرد یەکێتی پارتی تۆمەتبارەکە بەڕاستی ئەو چەکانە هاتوون و ئەگەر هاتوون چێ بردوێتی بەس بەڕاستی پێمان بڵێن بزانین ئایا ئەگەر یەکێتی بردوێتی یان پارتی بردوێتی یان گەیشتوتە ئەو لایەنەی کە بۆ ئەو نێردراوە. وەڵات بەداخەوە لایانی بەرامبەر کە یەکێتیە پارتی تۆمەتبار کردبەوەی کە ئەو چەکانەی وەرگرتووە بەڵام هەندێک من ئاگادارم و تا ڕادێکی زۆریش ئاگادارم پارتی ئاگای لە وەرگرتنی ئەو چەکانە نییە و من لەوە پێشیش هەر باسم کردووە کە بەڕاستی ئەمە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە یعنی بەر لەوەی من دەربارەی ئەو بابەتە قسە بکەم یا لایەنێکی حیزبی دەربارەی و بابەتە قسە بکات چەکە پەیوەندی ڕاستەخۆی بە وەزارەتی پێشمەرگەوە هەیە دەبواە وەزارەتی پێشمەرگە بە ڕێز وەزیری پێشمەرگە لەسەر ئەمە قسەیەکی هەبواە بابەتێکی ڕوونکردایەتەوە کە ئایا ئەو چەکانە هاتوون ئەگەر ئێمەش هەرچیەک بڵێن لایانی ئەمریکی ئەگەر هاتبێ ئەو چەکانە ئەگەر هاتبێ وەکو بازەکرێت لایانی ئەمریکی خۆیان زۆر باشە دەزانن ئەو چەکانە بەچێ دراوە بۆ چۆ ڕۆشتووەوە چیشی بەسەر هاتووە لەبەرەوە چاوەڕێەکەین لە داهاتوێکی نزیکە لەو بارەوە ڕوونکردنەوە بدرێت چ لایانی ئەمریکیەوە چ لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. باش یەکێتی بۆ گفتوگۆ دەڵێت ئێمە بە 38 کورسیەوە دێن گفتوگۆ لەگەڵ پارتیەکەین هی خۆیان و نەوەی نوێ پارتی ئامادەیە لەگەڵیان دابنیشێت ئەگەر بەم شێوەیە بێن نەخێ بەداخەوە دروستکردنی ئەو هاوپەیمانەتە کە هێشتا دروست نەبووە کە هێشتا بە شێوکی فەرمی ئینزا نەکراوە لەلایەن هەردوو لایەنەوە دەجاتیەوەی ئاسانکاری بۆ پێگەنانی حکوومەت بکات ئاڵۆزی بۆ پێگەنانی حکوومەت دروست کردووە تا ئەم ساتێک کە ئێمە قسە ئەکەین کە من قسە ئەەکەم پارتی نیازی نییە لەگەڵ ئەو دوولایەنە پێکەوە دابنیشێ بە پێگەنانی حکوومەت تەنها لەگەڵ یەکێتی ئامادەیە وەکو لەوە پێش دانیشتووە بجددی باسی پێگەنانی حکوومەت بکەن بۆیە دروستکردنی ئەو هاوپەیمانەتێک هێشتا لەسەر وەرەق لەسەر کاغەزە کارەکانی پێگەنانی حکوومەتی ئاڵۆزتر کردووە خراپتر کردووە و نازانم بە چ نیاز و نەفەسێک و مەبەستێک ئەو هاوپەیمانەتی دروست بووە بەڵام هێندی ئێمەی خوێنینەوە مەبەستیان هەیە کارێکی یارمەتی دەر و هاوکار نەبووە ئێمە نازانین مەبەستەکە چییە من شخص بڵێن ئێمە و پارتی بەس ئەوە نازانم هەیە وەکو یەکین ئەوە ئەیڵێن بە ئاشکرا دەیڵێن بەڵام خۆشیان نەزانن پارتی ئامادە نییە لەگەڵ ئەو دوولایانە وەکو هاوپەیمانەتێک دابنیشێ بە پێگەنانی حکوومەت چونکە ناگەن ئەنجام زەحمەتە لایەنیشتی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانە و پارتی زۆر بەجددی هەوڵەدا حەزەکە لەگەڵ یەکێتی حکوومەت پێک بهێنێت چونکە گەر ئێمە سەیری مێژووی لە ساڵی 1992 بکەین تا ئێستا نۆ کابینەی حکوومەت پێک هاتووە هەمیشە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پێگاتووە بێ ئەوەی کە گوێ بدەینە ئەوەی یەکێتی چەند کورسی هەبووە چەند دەنگی هێناوە و ئێستاش ئەو سیاسەت و استراتیژی پارتی بردەوامە لەگەڵ یەکێتی پارتی هەوڵی جددی ئەدا کە حکوومەت پێک بێنێ هیوادانین یەکێتیش بە هەمان بۆچوون و بە هەمان ڕوئیاوە سێری پێگەنانی حکوومەت بکات. زۆر سپاس بۆ بەڕێز هۆشیار سیوەیلی بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی کە لە هەولێر و لەگەڵمان بوو زۆر سپاس.